نەتەوە یەکگرتووەکان لە کۆبوونەوەکانی خۆیدا مەترسی ڕەوشی مرۆیی لە عێراق دەخاتە ڕوو بەردەوام لە ڕاپۆرتەکانیدا باسی سەختی ژیانی ئافرەتان دەکا. لەم ڕووە وەزارەتی پلاندانانی عێراقی ڕێژەی بێوەژن و بێهاوژینی بە مەترسی لە قەڵام دەدا. حمایەکانی ژێردەستمان بەدیار دەکەون کە ڕێژەی بێوەژنان بە بەراوردی لەگەڵ جیابوونەوەی هاوژینی بەرزترن. ئەمڕۆ ئێمە لە عێراق باسی نزیەکە 1 میلیۆن بێوەژن دەکەین و ئەوەی بە جیابوونەوە هاوژینی دەتوانین بڵین زیاتر لە 200,000 تڵاق دراون. ساڵانە لە عێراق ئاماری تونند و تیژی بەرەو زیادبووندا دەڕوا لە کۆڕ و کۆبوونەوەکانیشدا بەردەوام باس لە مافی ژنان دەکرێت بێ ئەوەی حکوومەت و لایەنی پەیوەندیدارەکان لە عێراق پلانی پاراستنی ژنان بخەنە ڕوو. ئێمە بەرنامەکەمان داناوە حەلەکانمان داناوە حەلەکان زۆر حەلی سادن و زۆر ئاسان داوای شتێکی بابەتی قورسمان نەکردو کە نەتوانن هەنێ لە ناو پەرلەمانە تعدیلی هەندێک قانون و دەرکردنی قانونی ڕێگرتن لە توندوتیژی خێزانێ ئەمانە ضرورن ژن بە ڕۆژانە بە هەموو شوێک توندوتیژی بەرامبەرەکرێ ئەمانە بگۆڕێ ینی ئەگەر ئەمانە نەگۆڕێ ژن وەزعەکەی لەوە خراپترێ. نان لە عێراق بە چاوی مەترسی سەیری پاشە ڕۆژی خۆیان دەکەن بەهۆی ئەو ئامارەی کە باسی توندوتیژی و بێوەژنی و بێهاوژینی دەکا. مەترسیەکانیش وەک خۆیان دەڵێن کۆمەڵگای عێراقی بەرەو ڕۆژگارێکی ناومێددا دەبا. نسب الترميل في العراق كثيرة. ڕێژەی بێوەژنان لە عێراق لە بەرزبوونەوەدایە هەروەها ڕێژەی قەیرەکچانیش زۆرن ئەمە گشتیان کێشەن و بەداخەوە جەستەی کۆمەڵگای عێراق ئەلەرزێنن. بەهۆی نزمبوونەوەی ئاسی ڕۆشنبیری و زیادبوونی هێڵی هەژاری و هزر و بیری عشایری راپۆرتە ناوخۆیی و نێودەوڵاتیەکان ئاماژە بە مەترسی لەسەر ژیانی ژنان لە عێراق دەکەن و وەک دەوترێ ئەگەر حکوومەتی عێراق بەهانای مافی ژنانەیەتن ئەوەتە مەترسیەکان دەگەنە سەر ێسخان. لە بەغداوە نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.